یارانە خێز و کوردەوارە سەربەخۆ 24 ساعەتە ڕابردوو 24 ساعاتێکی پڕ لە تەنش و پڕ لە تەغییراتە بنیادین بوو لە ساحەیە سیاسیە بەغا بخاتری ئەوەی کە ئێوە خوێندنەوەیەکی دروست و تەحلیلێکی دروستان بوێت و بتوانن لەگەڵ خەڵکا کە تەماس ئەگرن خوێندنەوەیەکی دروست ئێرائە بدەن. ئێمە ئەو ئەوزاعی کە تا ئەم دەقیقە لە عێراقا بەڕێوە ئەچێت و پاش کۆنفرانسە مەتبوعاتیە ئاغای موقتەدا سەدر تەحلیل و تەفسیری ئەکەین بخاترەوەی مەبنای حرەکەتە ئێوە بێت. ئەم دیبێتکە لە ئێمە بە سەرەتای وە کە دەست پێ ئەکات مخاتەبینە خۆی و بەردەنگەکانە خۆی مشخص ئەکا. ئەمیانە و ئەم دیبێتە مختەسە بەوانەسە کەوانە ساحەیە مبارزەیە سیاسی و مبارزەیە بنەڕەتیە سەرزەمینە کوردانە بۆ خاتری ئێوە کە ئەبن بە خەتدەهەندە و پاککەرەوەی مەسیرە مردم دروست حرەکەت بکەن و دروست بیخوێنەوە. ئەوەی کە کەسانێک جەریانگەلێک و دارودەستەگەلێک بگوێرەی منفعەتە خۆیان گەرەکیانە قەزایا بخوێنەوە تەغییرێ لە واقعیەت دروست ناکات بەڵکو مەجالێک بۆ ئەوان ئەسێنێتەوە تا بتوانن بیر لە مەسائلێکی تر و کارگەرێکی تر بکەنەوە. بڕیارگەرێک کە ئاغای موقتەدا سەدردای لە تەیە 24 ساعەتە ڕابردوو تەبیعەتەن لەلایەنە فرە کەسانێک کە بەناوە پسپۆڕە سیاسی معرەفی ئەکرێن بە عنوانە ئینسانێکی متزەلزل، ئینسانێک کە دارای سوباتە عەقلی و سوباتە بڕیاری نییە و شخصیەتێکە کە بە زوانە ئەوامانە پێژن شێت و قەڵەم ئەدرێت. بەڵام هیچکەم لەمانە واقعیەتی نییە و ئەگەر ئەم ئاغا مەشاعری کاری نەکردایە و ئەگەر ئەم ئاغا شێت بوایە و ئەگەر ئەم ئاغا و ئەترافیانە ئەم ئاغا شەبەکەیەکی عەزیمیان دروست نەکردایە ئیمڕۆ تاکە قودرەتە ساحەیە سیاسی عێراق بەنسبەتە مابەقی بازیگەرەکانەتر نەبوون. ئاغای موقتەدا سەدر لە تەمەنێکی جوانەوە واردە ئەم قەزایە بووگە و خەریکە مەسیرەکەی خۆی دروست ئەواتە پێشوو. بۆ خاتری ئەوەی کە لە مەسیرە تێبگەین ئێشێ چاوێ بخشێنین بە ڕەوەندێک کە لە وڵاتێک بەناوە عێراق تەعقیبە بێ بنوارین تا بزانین ئاغای موقتەدا سەدر خەریکە چیەکە. من کۆتا تێمە سەر ئەم بڕیارە ئەخیریە کە 1 سەعاتی دانیا بۆ هەواداران و تەرەفداران ئاغای موقتەدا سەدر کە منتەقەیە سەوز چۆڵکەن و چۆڵیان کرد. پرسیارە گەورە ئەمەسە کە بۆ ئاغای موقتەدا سەدر دوێکە کە ئێلامی کرد ئیتر کردەوەی سیاسی ناکات بۆچی دەست بەجێ دوێکە ئەم مۆڵەتە 1 ساعەتەی بە خەڵکەکەی نەدا هاتنە دەرەوەی حرام نەکرد و دروستکردنە هەر ئاڵۆزیەکی حرام نەکرد. مسوعالێکە عەقڵی پێنەگەی نەی ئەزانی فکری نەکرد خەڵکەکە وابکە و بۆ دوای چەندین ساعەت و هەڵگیرسانە هەنە اتفاقاتە یەک لە دوای یەک ئاغای موقتەدا سەدر چێت و ئێژێ قاتڵ و مەقتوڵ ئیلە نار و هەرتکیان لەناوە جەهەنەمان ئەوانەی دوێشەوە بۆ ئەم قسەکات و بۆ لە کناریە هەڵەگەڕێتەوە و ئێژێت تەشەکر ئەکات لە سەرۆکە نیروگەلە موسەلەحە عێراق و هەروەها لە ئەعزا و لە بەدەنەیە حەشد و شەعبی کە
بە تەحملەوە لەگەڵ خەڵکەکە لە دوێکە ئێوارە تا بە ئیمڕۆ ڕەفتاریان کردگە و مستەسنا ئەکات ڕەحبەران هەشت و شەعبی لە بەدەنە وە لە چەک بەدەستەکانە هەشت و شەعبی. وەلێو دوایش ئێژێ کە ئینقلابێک کە بە خوێن و بشێوکە بێت ئینقلاب نییە و یعنی لە منزەرە ئاغایێ مقتدا سەدر ئینقلاب نییە و ئەو منزوری وەها ئینقلابێک نەبووگە و هەر چۆنە هەر چەشنەوە دەرکەوتنێکیش حتا ئەگەر سلبی بێت ڕێی پێ نادات و نایکات. خب بابزانین ئەم حرەکەتانە حرەکەتهای ئینسانە شێتێکە ئینسانە بێبەرودوایەکە ئینسانێکە کە ئستقراری نییە لە بڕیاردانە یا حساب کریاگە و خەریکە مەبەستێکی تر ئەپێکێ. کارتان بە خوێندنەوەی ناو شەقام و کۆڵان و سەرسەفە نانەوایی و ناوە تاکسی و دوای ئۆتۆبوس و شەوچەرەی شەوانە و ناوی گازینۆکان و بەردەمە بازیە تاوڵە نەوێت. ئەوە قسەگەلێکە کە میدیاکان فڕێدنە ناوە دەمە مردم تا مردم ئەم قسەگەلە تکرار کاتەوە. ئێوە ئێشەی خوێندنەوەی تایبەتە خۆتان بوێت لەبەر ئەوەسە کە ئێوە حرەکەتە دروستکەن. بزانن وەزعیەتە ئێمەی کورد وەزعیەتێکە کە میراسێکمان بەناوە میراسە بوروکراسی و سیستەمە موئەسسەساتی بەجێ نەماگە تا مردمەکە بتوانێت لە ژێرە ئەم سیستەمە بەخەت بکرێت و بەڕێ بکرێت. بۆیە ئەکەوێتە دەسە بڕیارە تاکە کەسی و زەهنیەتە عمومی و ئەفکار عمومی. ئەفکار عمومیش لەسەر زەمینە ئێمە بەغایەت فاسدە و خۆپەرستی و هەلپەرستی و منفعەت پەرستی و جیفە پەرستی و ترسنۆکی و خۆ بە قوربانی زانین و بەچکە زرنگ زانین بووگەسۆ ئۆنفێک لە ناوە جامعەی ئێمە. ئەگەر ئەوانەی کە لە پشت موئەسساتێک و ئەوێسن و بەناوە موئەسسات و بەناوە هەیکەلە دەوڵەت و قەڵەمڕەوی قسەکەن کارکردن لە ساحەیە سیاسی کوردەوارە بۆ ئێمەی کورد بەغایەت کارێکی سەخت، کارێکی تاقەت پڕۆچێن و کارێکی خەلاقانە ئێشێ بوێت تا بتوانین ئەم گشتە بربەستە لە بەرپێی خۆمان لا بدەین و تا بتوانین هەیکەلێک لە خەڵکی متعەین کەین، یعنی بیخێنە دەرەوە هەیکەڵێک لە کوردان لە ناو جەهانە بێباوەڕیە، لە ناو جەهانە لە یەکترازانە، لە ناوە ڕۆچوونەوە و ئەمیق بوونەوەی فەسادە، فەسادە ئەقڵە، فەسادە کەلامە، فەسادە زمانە، فەسادە ئەخلاقە. و لەم دنیا کە ئێمەی تیا گەمار و دریاگین هەڵس و کەوتکردنە دروست سەر لە ئینسانەکان ئەشێوێنێت چون قاعدە بەر فەسادە عمومیە. بزانن عێراقێک کە چیرۆکی نەبوو و چیرۆکە ملەتە عێراقی نەبوو و ملەتی یەکدەسە عێراقی نەبوو تا عێراقی بوون شتێک بێت کە تۆ بتوانیت کەسکە لە جۆرا و جۆر بە سەلیقەی جۆرا و جۆر تیا خڕ بکەیت و ئیمکانی نەبوو. دەرنەتیجە ئەوەی کە ئەمانەی بە یەکتری و ئەوەستە و سیستەمە موئەسسەساتی، بازار، خەدەمات و بێدەرەتانیە خەڵکیەک بوو لە بەرامبەرە ئەم سیستەمە کە ئەو فقط سەری خاتە خوار و بژێویە ڕۆژانەی خۆی پیا بکە. هەر چەشنە خێلە لێنەو سیستەمە ئەو شتەی کە پێئێژن عێراق یا هەر وڵاتێکی تری لەم دەستە وەکو ئێران وەکو تورکیە لە یەک ئەترازێنێت. بۆ لە یەکیان ئەترازێنێن لەبەرەوەی چیرۆکە مشتەرەک مەوجود نییە و ئینسانەکان ئەم حسەیان نییە. دەقیقەن وەسە کوردایەتیە بێ تعریف، وەسە کوردایەتیە کە چیرۆکی نیە لە پشتیان. کوردبوون ئەوێتە زوانێک کە هێشتا پرۆسەیە موئەسسەساتی لە پشتۆنەوگە کە بە زۆر بسلمێنێت بەسەر خەڵکیە
کە ئەحیانەن زوانە سۆرانی یاموکریانی بکرێ بە زوانە کوردی. دەرنەتیجە ئێمە شتێکمان بەناوە نەتەوەی کورد نییە، بۆیە ناتوانین لە هیچ مەرجەعێک و هیچ بڕیارێک بدەین کە ئەم نەتەوەی کوردە بیبا بەڕێوە. هەر کەسێ خەریکە بۆ خۆی گیای بایرێک ئەشەنێ بۆ خۆی و هەر کەسێک خەریکە بە مەسیرێکە ئەڕوات و هەر کەسێک جۆرێک بە قەوڵ خۆی کوردایەتی ئەکا یا نایکا. بۆیە کابرا پڕە لە مەلغەمەیەک لە پارادۆکسەکان، هەم ساپۆرتەری یەپەگەیە لە کوردەوارە داگیرکریاگە لەلایەن سووریە، هەم زەدە بارزانیە، هەم عاشقە حیزب دموکراتە، هەم وەختە گیانی دەربێت بۆ مەسهرە خالقی. ئەم ئینسانە متەناقزە پڕ لە پارادۆکسە بە سوڵحنەگەیی لەگەڵ خۆ ئەحیانەن ئەکرێت بە هاوڵاتی و کورد و هاونیشتمانیە ئێمە و بەشێک لە نەتەوەی کوردێک کە مەوجود نییە. بۆیە لە هەیکەلە عمومیە ئێمەیە کووردا شتێک نایتە دەرەوە، تا ئەمەی کە ئێمە پەیمان بەم زەرورەتە برد و توانیمان کوردیەت تئۆریزە بکەینەوە و ئیماژە بەدی لە کۆن بێرین تا بتوانێت ئەم ڕەوایەتە بە گوێرەی ساڵیان دەم بەدەم بگەڕێت و سەر لە نوێ فووی لێ بکرێتەوە و لە ژێرە خۆڵەمێشان بێتە دەر و گەڵپە بگرێ. تا وردە وردە کوردان متعەین بوون و دەر بکەون. ئەمە بگەڕێنەوە سەر موقتەدای سەدر و عێراق. ئاغای موقتەدای سەدر ئەکەوێتە ناو بازیەک و شەرایەتێک بۆی مهەیا ئەبێت وەکو ئەوانەی ترێ کە تا بە ئێمڕۆ و دەرکەوتن. بزانە وەختێک ئیدعا ئەکەن لە ناوە وڵاتێکا ئینسدادە سیاسی هەست و ئازادیە سیاسی نییە و ئەحیانەن نوعێک لە دیکتاتۆریەت حاکمە، بەو معناسە کە مەجال ناخولقێ تا ئیستعدادەکانە جامعەیە خۆیان دەرخەن و ئێوە لە ناوە ئەمانە بزانن کێ ڕەجولە سیاسیە کێ نییە و کامە گرایشە سیاسی و کامە نگاهە سیاسی ئەتوانێت کۆمەلگایەک بڕێوە بووە. بۆیە لە دەورانە سەدام حوسێنە ئەنە ڕەجولێک نەبوو و تەمامە ئەنە ڕەجول بوون هەنە سەدام حوسێن بوو. بۆیە ئێوە چهرەگەلێکتان نەئەناسی بجز ئەوانەی کە لە ناوە کابینەی حکوومەتە عێراقییا بوون و تۆ هیچ ئینسانێکی دارایی وەزنە دارایی قودرەتت نەئەدی ئیلا جەماعەتێک کە لەلایەنە حکوومەتگەلە منتەقەوە بە تەزادە منتەقەیەکە دروست بوو و سەراغازی شەڕەکە بوو و مەسەلەیەک بەناوە مەسئلەیە فێرقەگەرایی بە حکوومەتە شیعەی کۆرپۆرێتیە دەوڵەتە ئێرانی دەستی پێکرد. بۆیە سەرۆکەلەیە شیعەکانە عێراق و شیعەگەرایی و فێرقەگەرایی سەری هەڵدا. هاوکاتە لەگەڵ ئەمە کارتە کورد قەومی لە چوارچێوەی حیزبەکانی تریشا بەکارهێنرێ. هیچ کام لەمانە نەک کەسانێک نەبوون کە ڕەحبەریەتە ئیدەیەک بکەن، ئیلهام بەخشیەک بکەن، خەڵکێکیان متعەین کرد بێت و لە پشتیان بێت، بەڵکو ئەمانە چهرەگەلێکی بێ دەسەڵاتە داردەسە دەوڵەتانە منتەقەون. اتفاقی کەوت و ئەوە بوو کە بڕیار دریا کە لەگەڵ سەدام حوسێنە بەرخورد بکرێ و سەدام حوسێن کۆنتڕۆڵ بکرێ تا ناسیۆنالیزمە عەرەبی کۆنتڕۆڵ بکرێ. بۆ خاتری ئەمە احتیاجیان بە ئیدارەکردن و ترازانە قودرەتە سەدام حوسێن لە بنەوە هەبوو تا بتوانن لە خەڵکە عێراق استفادە بکەن. ئەم چهرەگەلەی کە ئێوە ئیمڕۆ ئەیانوێنن لە ساحەی سیاسی عێراقاوە دەرکەوتگن چهرەگەلێکن دوای فەزایەکە ئەمریکا بۆیان نەخولقێنێت بە کۆمەکە ئەبزارێک کە ئەمریکا ئەیخاتە اختیاریان بە کۆمەکە ڕەسانە بە یارمەتیە پوڵ ئەمانە مەشهور ئەکرێن و دەرئەخرێن. ئیستا لە ناوە عێراقا عونفێک هەست
سنەت گەلێک دروست بووگە. ئەم سنەت گەلە بریتین لە کەرەستە. تۆ وەختێک شتێک لە وجودە خۆتانەوێت، وەختێک شتێک لە دەروونتەوە نەوێت، وەختی هیچ خەلاقیەت و هیچ ئستعدادێکت نەوێت، هەڵ ئەگەڕێت و بە یەکسری تەرتیباتە زاهری ئەگەی. وەختی تۆ قودرەتە نییە، واقعاً قودرەتە نییە، سعیەکەی ئەم قودرەتەی کە نیتە نیشانی بدەی. نیشاندانە ئەم قودرەتیشە و دەرخستنە نیرویە مسلحە. نیشاندانە ئەم قودرەتە و دەرخستنە پەیوەندی گەلە تەکە ئینسان گەلە قودرەتمەند یا دەوڵەت گەلە قودرەتمەندا. بۆیە ئێوە دیتان حکوومەتە ئیقلیمە کوردستان یا هەرێمە کوردستان دەستێکی لەم نەمایشانە هەبوو. مەسەلەن ئەگەر لە حەوزەی فەردیا تەماشاکەی کابرایە کە سەوادی نەبوو، تەمامە سەوادەکەی بەدانانە قەفەسەی کتێ و فرە و فراوان لە پشتە سەریا بە تۆ نیشان ئەدا. یا جۆرێک و تایپێک لە زمانە خەسیاک قسەکردن، تایپێک لە زمانە خەسیاک قسەکردن بە ناوە زمانی دیپلۆماسی کە گویا کەسایەتیە سیاسی ئیشی وا قسە بکات، نە کەسایەتیە کە گەرەکێسی تەغییرێکی بنیادین ئیجاد بکات، بەڵکو ئینسانێک کە وا لە ناو بازیەکە ئیشی تەمامی ئەوانەی کە بازیگەرن و مەجالیانداگە ئەمیش بێتە ناوە ئەم بازیە حسابیان بکات وگەنە لە بازیەکە دەریەکەنەوە قودرەتێکی نییە. ئیشی زەواهر حفز کات تا قودرەت بنوێنێ. یەکێک لەمانە مەسەڵەن سنەتە فەرشە سوورە. تۆ ئەبێنی سنەتە فەرشە سوور بوو گە بە باو کە نیشان بدا کاورا گەورەس. نزام ئاغا بەسەر ئاسفالت و جادەی خاکی و تەپوتۆز ناڕواتە ڕێوە، لەسەر فەرشە سوور ئەڕواتە ڕێوە، نیشان ئەدا ئەمە دەسەڵاتە، ئەمە قودرەتە. ئیتر تۆ پێویست ناکا بڕۆی ژێرخان دروستکەی، ئیتر تۆ پێویست ناکا بڕۆی مردمێک دروستکەی کە بە ئیشارەتە ئەنگوسێکی تۆوە حازر بێ لە هەر کوێیەکە خۆی دەرخات. ئەم عنفە و ئەم جۆرگەل لە سنەتەی کە لەم عێراقە جێبەجێ بووگە تەشەنە دریا بە دەوروبەریش هەتا. مەسەڵەن لە عێراقا شتێک باوە و کەوتکەسە سەر دەمە مردمە ئێمەش تکراریە کاتۆ. ئەویش ئەوەسە مردم هیچ ئێرادەیەکیان نییە، هیچ کەسێ هیچ کارە نییە ئیلا ئەوەی کە یەکێک لە پشتۆ دەعمیکە. بۆیە تۆ بارها ئەشنەفی دەسی یەکێوا لە پشتە فڵانە، ئەمریکا وا لە پشتە فڵانە کەسە، ئەردەن وا لە پشتە فڵانە کەسە، ئێران وا لە پشتە فڵانە کەسە. ئینگار نە ئینگار لەم عێراقە پیاگێکی شیواتیە، ئینگار نە ئینگار ئەمانە ساحێبە خۆیشیان و ژن و مناڵە خۆیشیان و ناموسە خۆیشیان هەن و ئیجازەی دیگەران ئەڕۆنە باوەشە ژنەکانیان. ئەگەر ئێران ئیجازەیان پێنەدا، تورکیە ئیجازەیان پێنەدا، ناتوانن بڕۆنە باوەشە ژنەکانیان. ئەمە بووگە بە سنەت. یا ئەوەی کە تۆ جۆرێک لە ڕەفتارە عەشایری ئەوێنی کە هیچ سنخیەتێکی تەکە خەڵکە کوردەوارە نییە، وەلی ئەمە لەکوێ باو ئەکرێت؟ لە ژێرە دەسە حکوومەتە هەرێم باو ئەکرێت. پس ئێمە ئیستی عنفێکمان هەست بەناوە عنفە فەساد، کە ئەم عنفە فەسادە بووگە بە سنەتێک. ئیستا مردمە گشتی ها بە شوێنە ئەوەی کە لەکوێ ئەتوانێ فەسادێ بکات، بڕوان نزیک لە کی بوێت کە ئەتوانێ نانێکی پێ بگەێنێت. ئەو بۆ خۆی هیچ ئێرادەیەکی نییە ئیشی بزانێ کی بکەرە ئەم بڕواتە پاڵە ئەو بکەرە یارمەتی بدات ئەو کارەکەی بکە تا ئەم نانێکی دەستکەوێ. ئەمە ئەم گەندەڵستانە سەوا ئێمە کەوتکینە سەناوی. ئەمە سەدر خەریکە چیەکە؟ با من کۆڕنۆمێتری ئەمانتانە پێبێژم.
بزانن ئێمە ئیدعا ئەکەین یا ئیدعا کریاگە کە یە عێراقێک هەست و ئەم عێراقە دەوڵەتێکە کە قەڵەمڕەوێکی دیاری کریاگی هەست و ئەم قەڵەمڕەوە بە مەئەسساساتە حکوومەتی و سیستەم ئەشێتە بەرەوە و ئەم سیستەمە قودرەتی هەست کە تەحمیلە ئیرادەی خۆی بە دیگەران بکات. ئێمە لە ماجرای تیارە سەدریا دیمان نە قانونە عێراق نە دەستورە عێراق قودرەتە ئیجرایی نییە و ناتوانێت واردە ئەم بازیە بێت چون ئەگەر بێتە ناوە ئەم بازیە ئەدۆڕێت و عێراق بەرەو شەڕێکی قورسی داخڵیەوە. پس قودرەتە ئیجرایی نییە وەلێ ئاغای موقتەدا سەدر بە پێچەوانەی ئەوانی تر دارای هێزە پاپەتی و هێزە مەردمە. ئەمە یەک پەیام ئەگەێنێت بۆ ئێوە کە بازیە سیاسی ئەکەن ئەویش ئەمەسە وەزعیەتە شەکەنەندەی عێراق خەریکە بەرەو بارێکادا ئەکەفێ. ئەگەر ساڵ 1991 ئیقلیمە کوردستانە عێراق دروست بوو دەلیلی زەعفە سەدام حوسێین بوو لە بەغا عەلا ڕەقمە زەعفە سەدام حوسێین لە بەغا بازم ئەگەر دژەفڕینە 36 دەرەجە نەوایە هەولێر و سلێمانی لیان ئەگرتو. بەردەوام بوونیان تا ئەم دەقیقە دەلیلی لابردنی سیستەمە عێراق بوو. دەرنەتیجە ئەوەی کە ئێران ئەتوانێت دەخاڵەتی تیابکە، ئەردەن دەخاڵەتی تیابکە، ئیمارات دەخاڵەتی تیابکە لە عێراق. دەخاڵەتکردن یعنی چی؟ یعنی سەردروستکردن. یعنی مەسەڵەن ئەردەن بێت ئیستە 1 ملیار دۆلار بە من بدات، مەسەڵەن من بڕۆم لە کەرکووکە 40,000 نەفەر بکەمە میلیشیا بۆ خۆم بەم 1 ملیار دۆلارە من ببم بە بازیگەرە سیاسی لە ناوە فەسادە عێراقا. ئەم پێشن دەخاڵەت تا ئەو جار بتوانم سیاسەتەکانە ئەردەن بەڕێوە بەرم. پێشن دەخاڵەتکردن لە عێراق تۆ ئیمکانات ئەخەیت ئەبزار ئەخەیتە بەردەسە کەسێک لە برسیبوونە خەڵکی و لە فرسەت تەڵەببوونە خەڵکی بۆ تەئمینە نیازەکانی ئیستفادەکات. ئەفغانی ئێژێنان کە باشە نانخۆر زیادە پوڵت بوێت ئیتر نەیگەرەکە بڕۆی خۆت شەکەتکەی دانیشی ئەم مەردمە قانەکەی گۆشەی 100 دلاری پێنیشان ئەدەی کابرا تابانی هەڵەخاتەوە بە دیارتەوە 2000 شعار بە باڵات و ئەدا وەکو دار و دەسەی نەوەی نوێ لەو بڕوان نە قیافەی شاسوار عەبدولواحد. ئەسڵەن خودە قیافەی ئەم ئاغا جۆکە. دوێم ئاغا چون مردم تەوەهمی هەست لە پشتە ڕسانەکەیە ئەم ئاغا دزە حیزە خوێڕیە بۆی مهم نییە چون فکرەکات کە یە 100 دۆلاریەکی دەست ئەکەفێ بە واستەی ئەم ئاغا لە یە تەلەڤیزیۆنێکا دەرئەکەفێ. هێزەوە دروستکردن هیچ بنەمایەکی نییە. ئەم هێزە هەر وەختێ سەرچاوەکەی قەت بوێت وەکو بەفرە شاهۆ ئەتوێتەوە قەشەنگ ئەتوێتەوە و هەر کەسێک ڕوات و کابرای نۆکەر بە شوێنە ئەربابێکی تازەترا ئەگەڕێ بەڵکو ئەو بیسێنێت. ئەم مقدماتمە وت تا ئێوە متەوەجه بوون لە ناوە کامە فەزا تەکە کامە مردم و کامە وڵاتا ڕوبەڕوون. ئێرانیش واسە، تورکیەش واسە. تەمام ئەمانەی کە دوای 2003 هاتنە ناوە ساحەی سیاسیە عێراق و بە عنوانە ڕەجولانە عێراقی ناسریان هەر کامە و لە بربەرەکانیەکە شرکەتیان کرد کەوتنە ڕاماڵینی کەرەستەکانی قودرەت خانە عێراق و سفرەی عێراقیان لەبەردەست بوو و ئەوان ئەیانزانی کە ئەگەر پوڵیان نەوێت نفوزیشیان ناوێت نفوسیشیان ناوێت. بۆیە سفرەیە عێراق مەشیایە بەش بکریایە تا ئەمانە بتوانن پاشخوان خوارەکانە سەر سفرەیان نان بدەن
تا ئەمانە بتوانن تەهدیدەکانە بەرپێی خۆیان بە پوڵ و بە ئەبزار حەل بکەن. بۆیە هیچ وەخت سیستەمە عێراق بەم شەکڵە ڕووی ئارامش بەخۆی ناوێنێت و خەڵکەکەیشی ڕووی تەجروبەیەک لە عیداڵەت لە ئازادی و لە خەدەمات ناکات. بۆ نایکات؟ دەلیلی ئەوەسە ئەم عێراقە وا چنریاگە. هەر کەسێک کە بە ئەبزار و بە کەرەستە ئەتوانێت ئیدەیە خەڵک تەئەمین کات، سەهمێکی ئەوێت لەم قودرەتە تا بتوانێت بەشی ڕاکەنێت و ئەمە لەکوێ ئەوێنی لە بودجەی عمومیە مەردمە عێراق ئەوێنیت کە بە مەلایەن دۆلارە ئەدرێت بە ئەحزابێک کە لەلایەنە حکوومەتە ئیقلیم یا بەغا بە ڕەسمیەت ناسریاگن. کابرا بودجەی دەوڵەتی پێدەن لەبەرەوەی ئەمە حیزبی بوێت، دەفتەر و دەستەکی بوێت، نانخۆری بوێت، کارمەندی بوێت. ئەم هەزینە گشتی ئەکرێت بۆ خاتری ئەوەی کە تۆ سکت و فرقە و جەریان دروستکەی بێ ئەوەی کە مەردمێکە دروست کردبێ و ئەم مەردمە لەسەر بونیانگەنە ئوسولیە ئینسانی وێسیاون نەوێسیاگەن. دوای لەبین چوونە قەوانە کۆنە عێراقی قەرار بوو بە یەک و بمێنێت و بلیکێ بە یەکتریوە کە تقریبەن ڕوویەک لە ئارامش و ئاسایش بەخۆیەوە بوێنێت تا ئەمریکا محکوم نەوێ لە دنیا بێژن تۆ شارە زەردەواڵەت ئاڵۆزاند و نەتوانی تەئمینە ئەمنیەت بکەیت، تۆ تەهدیدی بۆ جەهان، تەهدیدی بۆ سڵحەت جەهان، تۆ دەسەڵاتێکی ملهوڕی و لە ئەفکارە عمومیە جەهان ئەمریکا بدۆڕێت و لە ئەفکارە عمومیە مەردمە ئەمریکاشە. بۆی مەشە سوباتێکیان بۆ عێراق بگەڕاندایەوە. من ئەمە تکرار کرد دووبارە تکراری ئەەکەمەوە. ئەم سوباتە چ بوو؟ دێ عێراقیەت ڕەوایەتی نەبوو، ڕەحبەرێکیش کە بتوانێت نەزەرە ئەکسەریەتە مەردمە عێراق بەخۆی جەلب بکات و لە بەربەرەکانیەک هات بێتە دەرەوە مەوجود نەبوو. وسوولەن مەبدەء لە ناوە عێراقا نەبوو و مەبدەء پوڵ بوو، کەرەستە بوو. مێگەل ئاستە تێگەیشتنیان ئاستێکی ژڵەژیاگە شیویاگ بوو. بۆیە تۆ ناتوانی لەگەڵیانە قسەکەی، قسەیەکە بۆ کردن نییە. خارج لە بەحسە ئەوان قسە بکەی کاورا تەقەی سەری تێ حاڵی ناوێت. ئاغای موقتەدا سەدر ئەوەڵین اتفاقی کە خستیامە بوو. تەنیا کەسێک کە بێجگەلن هێزە میلیشیایی توانی گێسی هێزە پێپەتیە مەردمیشی لەگەڵا بێت بە هەر ئەبعادێک ئاغای موقتەدا سەدرە. ما بەقیە ئەوەی هەیانە بە پوڵ هەیانە، نەک ئەوەی کە ئاغای موقتەدا سەدر ئەبزارە پوڵی نییە، بەڵکو میراسێکیش لەگەڵ خۆیان تێرێت و ئەم قودرەتەی هەس. ئەمە یەک ئێتفاق خەریکاخە. عێراق بە شێوەی دەوڵەت زەعیف، دەوڵەتی کە بە ئێتلاف و سازانە دروستکریاگەکانە دەست کەرەستە و پوڵ ناڕواتە بەرەوەی تر. یەکێک لەمانە بالئەخرە زۆر ئەگرێ بەسەری ئەوانی ترا، یا موقتەدا سەدر بێت یا نووری مالکی بێت. ئەیتوانی زەمانێک حتا ئەوانەی ئیقلیم بێت بالئەخرە یەکێک هێز پەیا ئەکا، زۆر پەیا ئەکا، زۆری بە مابەقیە ئەگات. ئەمە ئاغازە ترازان و لە بین چوونە عێراقە زەعیف و فاسد بوو و دەبووە لە بین بچووە. بەڵام لەگرام مشکڵێک وا لە بەرپێی موقتەدا سەدرا. یەک مشکڵ گەورە وا لە بەرپێی موقتەدا سەدرا. مشکڵەکە ئەمەسە: دروسە موقتەدا سەدر بە نسبەتە شیعەکانە تر قودرەتی زیاترە و چون جەمعیەتە شیعەکان لە سونیەکان زیاترن، تەبیعەتەن تەیارە سەدری زۆری لە هەر باڵێکی سونیش زیاترە
و دروسە کە لە ئیقلیمە کوردستان زۆری زیاترە، بەڵام زۆری بەعام لە عێراق زیاو نییە، چون مردمە عێراق بە عینوانە فرقە و سێکت تماشای موقتدا سەدرەکەن و پێیان ئێژن پەیڕەوانە سەدری و سەدریش مەلای شیعەس. دەرنەتیجە گفتمانە شیعە و دیسکۆرسە شیعەواتە بەرەوە. ئەمە هیچ وەختێک سەدر گەورە ناکە، بەڵکو بگرە بە دەستکاریکردنە دوژمنانی جەهانە تەشەیوعیشی لێ هان ئەدەن بە عینوانە کەسێک کە گەرەکێسی تەفرەقە لە جەهانە تەشەیوعە دروستکە. خۆب ئاغایە سەدر ئیشێ ماڵە شیعە ڕێک خات، ماڵە عێراقیەت ڕێک خات، تەکلیفە شیعەیان جەهانیش مشەخەسکە. وەگەرنە ئەکەوێتە ناوە شەڕە داخڵی. شەڕە داخڵی نائەمنی تێرێت، شەڕە داخڵی کوشت و کوشتار تێرێت و خراوی تێرێت، ئەوێت و شەڕە ناو شار عێراق وێران و وێرانتر ئەوێ. ئاغای موقتەدا سەدر ئەمە چۆن حەلەکە؟ ئەم جۆرە حەلیەکە کە خەریکە حەلیەکە. ئاغای موقتەدا سەدر گەرەکی خۆی بکا بە ڕەهبەرە عێراقیەکان بێ ناسیۆنالیزمە عەرەبی، بە ڕەوایەتە عێراق بوون. ڕەوایەتە عێراق بوون یعنی ماڵە مشتەرەک، ماڵە مشتەرەکێک کە ئەلا ڕەخمە ئەوەی کە کەسانێک وانتیایە جۆرێک فکر ئەکەنەوە سەر بە جەریاناتێکی ترن لە یەک شتایشی ئشتراکیان بوێت تا بتوانێت ئەو ئشتراکە لەمانە هێزێکی جەمعی دروست کات. هەر حرەکەتێ بکات ئەوانەی نەیاری هەڵەگەڕێنەوە ژن دارودەسەی شیعەی سەر بە موقتەدا سەدر لەگەڵ دارودەسەی ئێمە فەرقەکە. دارودەسەی عامری، حەکیم، نوری مالکی ژن ئەوانە شیعە نیەن، ئەمانە ئێژن ئەوانە شیعە نیەن. پس شەڕە شیعە ناکە، چون ئەگە شەڕە شیعە بکات ئەو جاوە پەراوێز ئەکەوێ، سونیەکانیش ئەکەونە ناخونە ڕووکە بەشکۆ ئەمانە کەفنە گیانە یەکتری. دەرنەتیجە ئێشێم ئاغا بێت و لە قودرەتی کە بەر ئەساسە شیعەگەری گرتگێسی هەنگاوی گەورەتر بنێت. بزانن بۆ هیچ وەخت ئەحزابە منتەسەبە بە کورد ئیدعا ناکەن کە تارانیا بەغایە ئەستەمبوڵیان گەرەکە، بۆ خاترەوەی هیچ وەخت ناتوانن لە هێزێکی قەومیە کە کوردە بیگرن ئەمە تەبدیلە بە هێزە ملی بکەن، یعنی چۆن تەبدیلی بکەن بە هێزە گشتی. ناتوانن بکارە بکەن، ناتوانن بوون بە ڕەهبەرە مەسەڵەن مثال ئەدەم ئێران، ناتوان بوون بە ڕەهبەرە عێراق، ناتوانن بۆ چون فرقە و جەریانە قەومیەکی بچووکن لە ناوە قەڵەمڕۆ ئێران یا عێراقا. وا بوایە مەشای موقتەدا سەدریش فکر کاتۆ دێ من ڕەهبەرێکی بچووکی شیعەم لە بەشێک لە شیعەیانە عێراق، چۆن خۆم ئەکەم بە ڕەهبەرە شیعەیانە جەهان، چۆن خۆم ئەکەم بە ڕەهبەرە ملیە مردمە عێراق، چۆن من ئەم ناوە لە خۆم پاکۆ ئەکەمەوە کە بابە من تەرەفدار شیعە نییە. ئەوەڵین اتفاقی کەفت ئەمڕۆ ئاغای موقتەدا سەدر ئەو 30 نەفەرەی کە لێی کوژیا بوو و تەرەفداری ئەو بوون پێیانی وت قاتل و مەقتول إلى النار، یعنی نەیوت ئەوانەی من وانە بەهەشتا ئەوانەی قاتڵن وانە جەهەنەمە، وتی هەم قاتڵ هەم مەقتول کە گەرەکێسی سڵح و ئەمنیەتە مردمە عێراق لە بین بوات جێگەی وانە جەهەنەمە. من نەمگەرەکە سڵح و ئەمنیەتە مردمە عێراق لە بین بچێت، من نەمگەرەکە انقلاب بە خوێن و بە تەسفیە حەساب و بە ڕق و بە کینە و بە حب و بغز بکرێت. من گەرەکەم مردمم بژیت وا ئێژیت لە ناو قسەکانیا وا ئێژیت و وا فکرەکەیت و
قسەکانی وا ئەنوێنێت کە من خەیرە مەردەمم گەرەکە، کە من زندگی خاصم بۆ مردم گەرەکە، ژیانێکی بەختەوەرم گەرەکە، پڕ لە ئەمنیەت و ئاسایش و خۆشگوزەرانی. ئەوەی گەرەکیوێ ئەمە بترازێنێ لە خەڵکی من لەگەڵیانە. ئەمە ئەوەڵین هەنگاوێکی جددیە و عملیە تا مەسیحی، تورکمەن، سنی و تەمام ئێمانەی کە کریان بە فێرقە و عێراق فاسدیان دروست کرد جەم بوێت و وردە وردە لە ژێرە ئاڵای موقتەدا سەدرە. خۆب ئێستا ئاغای موقتەدا سەدر لە ڕەهبەرە سکتی فێرقەی خەریکە مەشیە ڕەهبەرە عێراقەکە. ئەمە حرەکەتە دووەمی ئاغای موقتەدا سەدر تەمامە گروپگەلە سیاسی عێراقی دووچارە مەرگە جەماوەری کردە. بەم حرەکەتەوە ئەمڕۆ کردی تووشی مەرگی جەماوەریان ئەکا بەرە قودرەتیان لێسێنێتەوە. بزانن ئەگەر بە نیروی مسلحە موقتەدا سەدرتەکە هەشت و شعبیە دەرکەفێ، هەشت و شعبی مقاومەت ئەکا، خوێن ڕێژی دروست ئەوێت، مهمیش نییە کێ ئەیواتۆ، مهم ئەوەسە تۆ لە ئەفکار عمومی عێراقا بە عنوانە گێرە شێوێن، ژیان خراوکەر، خەڵک برسیکەر، خوێن ڕێشتن و بربرەکانی قودرەت خۆت ئەنوێنیت، قودرەت تەڵەبێک کە بۆ مردمی ئەرزش قائل نییە خۆت ئەنوێنێت، نەوەکو باوکێکی میهرەبان کە سەعادەت مناڵەکانە خۆی گەرەکە. ئای موقتەدا سەدر ئەم کارەی نەکرد و چهرەیە قودرەت تەڵەبی لە خۆی نیشان نەدا. موقتەدا سەدر لە ئەوجە قودرەتە بە هەبوونە 73 کورسیە پارلەمان، بە نیشاندانە زۆرێک کە ئەتوانێت پرۆسی سیاسی لە عێراقا کڵاپسکە، بە 24 سەعات وەختی کدای وە قیامێک کە کەوتە دەرەوە و شارە زەردەواڵەیە کە ئاڵۆزیا و هیچ کەسێ نەیەتوانی جەمی کاتەوە مەگەرەوەی کە دەست تا ئەگرا بکاتە ناوە خوێنە مەردەم و تووڕەئی و نەفرەت هەتا بڕوا گەورەتر و گەورەتر بوێت. فقط موقتەدا سەدر توانی کۆی بکاتەوە و کۆی یەکاتەوە. پس لەگرا کێ قودرەتە واقعیە، کێ سەفیرە ئاشتی سڵح ئەتوانێ بوێت؟ ئاغای موقتەدا سەدر. ئەمە لە زەمیرە زەهنیە توە ئەی کاڵی ئاغای موقتەدا سەدر هەڵەگەڕێت و بە بەدەنیە هەشت و شعبی ئێژێ قەهرەمان. بۆ خاتری چی؟ بۆ خاتریەوەی ئەوانە متمەئین کات کە لە دەسەڵاتێکا کە ئەحیانەن بە ناوە ساڵە تەغیر دروستی کردگە ئەوان جێگەیان ئەوێت و مەعاشەکەیان قەت ناوێت بە عنوانە بەشێک لە هێزە ئەمنیە عێراق، هەروە کە تەشەکوری کرد لە فەرماندەیە کول لە قوایە هێزە ئەمنیەکانە عێراق و ئەوانی چون سەر بە سکت و فرقەنێن و لە ژێرە موئەسسات و قانونە عێراقیشی کار بکەن بێلایەنزانی تەمامیەتە کریدیتی بەسەرکردایەتیەکەیدا کە ئەحیانەن ئاغای کازمی بێت. وەێ بە ڕەهبەرانە هەشت و شعبی نەیداوە بە فاسدیان نەزانێ، ئەمما جێگەی کردەوە کە بەدەنەکەی بێنە ناوە قواتە ئەمنیە عێراق. هەر ئەم اتفاقە بۆ هێزە پێشمەرگەیش ئەکەفێت، وردە ئەکەفێت، یعنی مستەسنا ئەکرێن و لە ڕەهبەرانە فاسد. ئەمما اتفاقێکی تر ئەوەسە کە خەریکە حرەکاتە مەلای شیعەیە ئێرانی خونساکە و خەریکە بە جۆرێک ئەوان بە عنوانە گێرەشێوین و ئاشوبگەر و نابودکردنە شیعەیان ئەنوێنێت و تا ئەم دەقیقەتە سەرکەوتوو بووگە و بە احتماڵە فرە بەڕە شیعەگەریە ئێرانی شتێ بنە پێیان بکێشێتەوە. تحولات عێراق تأثیر مستقیم لەسەر تاراندا ئەنێت و بە ئێمەی ئاخزە کوردەوارە سەربەخۆ ئەم نەویدە ئەدات کە سەوارە بەر تەحوڵات و مهرەیەک بەناوم جەریانە سەدری کە هات کەسە دەرەوە تەحوڵات عێراقی کە ناگەڕێتە دووە، ئێمە لە کوتانە سەر تارانە دەسمان ئاوەڵاتر ئەوێت، قودرەتمەندتر ئەوێت. پس من کۆی قسەکان جەمە و بکەمەوە کە ئاغای موقتەدا سەدر بەرەو ڕەهبەریەتە مردمە عێراق دروست حرەکەتەکە
ڕۆژان ڕۆژیان واوە دەمەوە. ئاغای مقتدا سەدر بە قودرەتە تەمام نیشانی داگە تەنیا کەسێکە خوێنە مردمە عێراقی بۆ مهمە. کارم بەمە نییە کە لە دڵ و هەسی یانێسی حرەکەتە سیاسیەکەی وائێژێت. نیشان ئەدا لە ئەوجە قودرەتە سەقامگیریە مردمە عێراق و خوشبەختیە مردمە عێراقی بۆ مهمە. پس ئاغای مقتدا سەدر وردە وردە لە قاڵبە ئەنگە ڕەحبەرە شیعەوە بەشێک لە شیعەی عێراقی بوون گەرەکی بێتە دەرەوە کارش بخە و پێست بخە و ئەمەی لە زەهنیەتە عێراقیەکان دروست کردگە و دروستی ئەکات. خەریکە بێلایانە هەڵس و کەوت ئەکات و خەریکە یەک کارە گەورەیەترەکە. ئاغای مقتدا سەدر حرەکەتە دوێشەوە تەرەفداران خۆی بە عنف فەساد ناوبرد. عنف ئەشایری، ئەشایر بەرساختەیە کە ئیشی ئینتقام بسێنێت و کوشتەی داگە کوشتە بگرێت. ئای مقتدا سەدر ئەمە بە عنفێکی غەڵەت ئەزانێت، بە سنەتێکی غەڵەتی ئەزانێت و قەرارە سنەتەکانە عێراقیش بگۆڕێت. قەرارە سنەتە ملی بۆ عێراق بێرێت. قەرارە تەغییرە بنیادین بەهۆی ملەتیشی ئامادە لە مەیدانا بێرێت کە ئەبزارە مختلفەکانی وا لە بەردەسا بزانە. ئاغای مقتدا سەدر هەر وەختێ مەیلی بێ قانونە نەتیجێرە پێ لێو دواتێ بە موەسسەساتە قانونی و دەوڵەتیش بازیەکە. نەیگەرەکە ئیجادە خەلە قودرەت لە عێراقا بوێت، نەیگەرەکە بێتەوە شەڕە گروپی و فرقەی ئیشی ئەم گروپ و فرقانە بتوێنێتەوە و بە کێ بیتوێنێت و بە هیمەتی ئەکسەریەتی غاڵبی مردمی عێراق کە بەشێ لەم قودرەتیان پێ نەدریاکە و ئەمان ئیستە وردە وردە خۆیان لە جەریانە ئیسلاحی سەدرا ئەوێنەوە. محاسباتە دەوڵەتی یەهودە ئێرانیشی تا ئەم دەقیقە باتڵ کردگەسەوە. ئەمە بینەوە سەرە کورد. پس ئەو کارێک ئاغای سەدرەی کات بنیادینە و بنیادین حرەکەت ئەکا و ئێوە تەحوڵاتی ئەوێنن. قەدەمە بەعدی نەک قەدەمە مقتدا سەدرەکە ئیشێ بیخوێننەوە. ئێستا ئیشێ بزانن مقتدا سەدر لە ئەوجە قودرەت بە دەرخستنە چهرەیەکی باوکانە لە خۆی بەرامبەر بە عێراق و عێراقیەت ئیشێ بزانی ئەوانەی بەرامبەری چه حرەکەتێک ئەکەن چیەکەن. ئەڕۆن ئیستە دوای ئەوەی کە ئاغای مقتدا سەدر لە ئەوجە قودرەتە خۆی مردمەکەی ئەکێشێتە دواوە لە ئەوجە قودرەتە کە ئیتر کارە سیاسی ناکات چون نەیگەرەکە خوێنە مردمە عێراق بڕژێ و خوێنە عێراقی بۆ عێراقی حرام ئەکا لە ئەوجە قودرەتە وەکو شێرێک دەسی وەشانگە و چووگە لە دوورەوە سیاگە لەسەر بەردێکە. ئیستە تۆ ئەڕۆی دەوڵەت دانی، ئەڕۆی ئیستە ئەسوودانی تێریەکێتە نەخست وەزیر. بابزانین حرەکاتە بەعدیە ئەوانە چییە؟ بابزانین ئەوان ئیستا ئەکەونە ماستاوکردنە بۆ مقتدا سەدر. جۆرێ سعیەکەن تەکە سەدرا گفتوگۆ بکەم گفت سەدری شێژێ من لە پرۆسی سیاسی کشاگم و کێشەکانیشم بۆتانە حەل کردگە بڕۆم بەردەوام بن. ئایا ئەوان ئەڕۆن دەوڵەت دروست ئەکەن؟ نەخست وەزیر تێرن. دابزانین ئاغایانە تەیارە تەنسیقی چیەکەن؟ ئیستە تۆپ وا لە مەیدانە ئەوانە کابرایە لە ئەوجە قودرەت بە گەڕاندنەوەی خەڵکی ئەناو و ماڵەکان حرەکەتێکی کردگە. بزانین حرەکەتە 24 ساعاتە ئایەندە 48 ساعاتە ئایەندەی ئەوان چێ سکوتە مطلقە هەروە کە تایسە سکوتیان کردگە نازانن چی بکەن چون نازانن دشکردەوەی مقتدا سەدر چییە، مقتدا سەدر چ جوابێگەداتەوە یا تەرەفدارانە مقتدا سەدر چ جوابێگەدەنەوە. ئەوان ئەڕۆن ئیسە دەوڵەت دروست ئەکەن. بعد دەوڵەتێک لە هەرچی زەمینە هەست شکستی خواردگە نەیتوانیگەوە بە محبەت و گەورەیە خوددا ئاغایە مقتدا سەدر مەجالە مەوجودیەتی پەیاکردگە کامە کارە ئیجرایی ئەتوانێ بکات. چی ئەکات؟
چی وا لە ئەولەویەتیە مبارزەتەکە فەساد خەدەمات چی وا لە ئەولەویەتیە تاگەرەکی وێت ئەحیانەن ئەم مێژووە دروست کاتەوە پس ئالەگرا دیمان یەکەم سنەتێک لە بینچوو سنەتت دانووسان و پێکەوە سازان و دابەشکردن بوو مقتەدا سەدر ئەمەی شێواند مقتەدا سەدر ئەو زەهنیەتەوە لە مردم دروست کریاو کە ئەگەر کەسێک گەرێکی بێت لە عێراقا حرەکەتێ بکات ئێشێ بەناو ئۆقیانوسێ خوێنا بگوزارێت باتڵی کردەوە مقتەدا سەدر دەستپێکەرە شەڕ نییە زۆری خۆشی نیشاندا دەتوانێت شەڕیش کات و ئەگەر ئەوان فیشەک بتەقێنن ئاغای مقتەدا سەدر لەبەرەو ئێلامی کردگە کە ئەمانە ئێرانین ئەمانە عێراقی نیەن چون عێراقی خوێنە عێراقی ناڕژێنێت بێگانەن و کارێکەکا کە ئەمانە ئەعزایان دوچارە تەزەلزول ترس خۆفە دەرونی بوون و بەرەو مقتەدا سەدر متەمایل بوون وأما حكومة إقليم كردستان حكومة إقليم كردستان لمرق سياسي خويا بردوامة وأربعة برو وتا دقيقين نوديش بخلقك نايجيت وأوانيشي كما عاش خوار دس حكومة إقليم حتى دقيقي آخر خويان أخلطين بلام چون إما خريجين مبارزە ئەکەین تا کوردان دروستکەین و سەرزەمینە کوردەوار ئازادکەین تاران و بەغا و تەحوڵاتە تاران و بەغا بە ئێمە ڕەبتی ئەس و ئێمە هەڵس و کەوتە سیاسیە خۆمانەکەین وەختێک ئیعلامە ئەرتەشە کوردانم کردوتم ئەرتەشە کوردان ئەگەر یەک نەفەری شوێت من ڕامگەیاندگە و من هەم و مەوجودە ئەم حرەکەتە نەمادینە بۆ کریا لەبەرەوەی مێژوو دروست ئەکرێت لەبەرەوەی ئەم قسانەی من ئیستەئیکەم وەختە خۆی وتم کاڵ ئشمیت وتی ئەم ئاغای توماس هابزە لیبراڵە شەرمێونە من خۆم چون زەددە لیبراڵم ئەزانم ئەم هەتیوە شەرمنانە لیبراڵە ئێمە چون خەڵکە کوردین و گەرەکمانە دەسەڵات بێرین و خەریکین لە سفر لەناو گەندەڵستان و فاسدستانێکا کە لە کوردەوارە دروستیان کردگە حرەکەتێک ئەکەین تا بەرەبەرە شکڵێکی و دەرخریاگە متعەین بووگە لە مردم کوردان دروست بکەین ئەزانین ئەوەی کە حرەکەتەوە ئەکا چۆن حرەکەت ئەکا و چۆن ئەتوانێت لە خۆی چێهرەیە ڕاهبەر دروستکە تۆ بەر لەوەی لەگەڵ دژمن تا تەرەف بوویت ئیشی تەمامیەتە ڕوحیەیە دژمنت بە پرۆپاگاندا لەبین بردوێت ئیشێ تەمامیە ئستدلالەکانیت لە مشتی دەرهاوردوێت ئێستا ئستدلال چ بوو بۆ مقتەدا سەدر خەریکە گێرە شێوێنی ئەکا حەزی لە دەسەڵات خوازە بۆ مەیل و شەهوەتە خۆی کوڕە فەقیر و هەژار ئەداتە کوشت عێراق نائەمنەکە عێراق وێران ئەکا مقتەدا سەدر سابەتی کە هیچ کام لەم کارانە نێگەرەکە بکە ئیستا دەسە مالکی حکوومەتە ئیقلیم گشتی دەسی بەتاڵە نازانێت چی بێژێ بە مقتەدا سەدر گشتیشیان متهمن بە فەساد بە گێرە شێوێنی گشتیشیان متهمن بە عاملە بێگانە بوون هەر لە ئیقلیمە کوردستانەوە تا ئەوانەیە بەخە چی ئەکەن بەردەوام ئەوەن لەسەر فەسادێکا کە تا ئەم دەقیقە بەردەوامیان کردگە ئەڕۆن ئیسە دەوڵەت تەشکیل دەدەن و ئەم دەوڵەتە هەمان قەوانە کۆن لێداتەوە نەوت ئەفرۆشی و پوڵەکەی بەشەکەن لە بینە خۆیانە و فەسادەکە تابینە قەخاڕوە 4 ساڵی تر بەردەوامیەکەن 4 ساڵ تەمەنێک نییە کەسێ بەناوە سەدر تەحملی نەکا هەروەکە ئێمە ئاخێزمان کردانیاگە قرار نەبوو کە ئاخێز بێت و لە بین چێت قرارە ئاخێز هەتایە لەم سەرزەمینە کوردەوارە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵکی کورد و کوردان بێرێتە زوهورۆ ناتکە ئەمڕۆ بێت و سوحا بڕوا
چون ئەو ئاغا وا حرەکەتەکە و ئێمە ئەیخوێنینەوە ئێمەش دەقیقەن وا حرەکەتمان کردە بۆ دروستکردنە قەبارەیەک لە کوردان، بۆ دروستکردنە قودرەتێک لە کوردان، سەوارە بەر اتفاقاتێک کە خەریکە ئەگوزەرێت لە جێی خۆیە سیاسەتە دروست هەڵبژێریاگە و بەحس کریاگە تا تەبدیل بوێت و هێزە مادی پێی ئەچێت، بەڵام حتمن تەبدیلەوێت بە هێزە گەورەی مادی. ئەوەی کە من وتم اتفاقەکە فێت و کۆی یەکەمەوە لەمەی کە ئاغای موقتەدا سەدر حرەکەتە گەورەتریشی کرد بە ناوە ڕوبەڕووبوونەوە تەکە عنف و سنەتە فاسدا کە لە عێراق بووکە بە سنەت، زاهرسازی، عەشیرە بازی، فەسادە خیانەت و خۆفرۆشتن و خۆ بە دیگەران و منتەسەبکردن. موقتەدا سەدر گەرێکی لەگەڵ ئەمانیشا ڕوبەڕوو بێتەوە. ئەمە لە ناو مەجموعەی فەسادە هەست. ئەو ئێژێت کە ئینقلابێک کە خوێن ڕێژی تیا بکرێ ئینقلاب نییە، ئەمە حتمەن قدرەتە گشتیە خەڵکی بێتە ژێرە فەرمانی بە یاسا و قانون، خشونەتە و توندوتیژیە یاسا و قانون نیشانە فاسدین ئەدات و سەف فاسدین لە مردم جگێ ئەکاتەوە. ئیستا فاسدین چوبنە ناوە مردم، گەرەکێ لە مردم دووریان کاتەوە. حرەکەتە موقتەدا سەدر بێژنگکردن خەڵک لە فاسدینە، فاسدین تەنیا ئەکا بێ خەڵکیان ئەکا و خۆی ئەبێت بە ساحێبە خەڵک. ئەمە تەمامە حرەکەتە موقتەدا سەدرە، بێژنگکردنە خەڵک لە فاسدین، فاسدین تەنها کردن. ئەمە شامل ئیقلیمە کوردستانی شوێت. ئێستا ئاغایان ئیقلیمە کوردستانی کە بە هیچێ زۆریان نەگەی نەیانتوانی هیچ کارێک بکەن، ئێشێ بزانین حرەکاتە بەعدیان چییە، چی ئەکەن. سڵح و ئەمنیەت و ئارامش بۆ عێراق ئەوان تێرن و ئەوان لە پرۆسەی سیاسی عێراقا بەشداری ناکەن، ئەڕۆنە خزمەتە ئاغای موقتەدا سەدر ئەپاڕێنەوە تا بزانین چی ئەکەن. ئەما یەک نوکتە کاملەن وازەهە، ئێمە خەریکین ئەوێنین ئاغای موقتەدا سەدر بەرەبەرە دیسکۆرسە عێراقیەت بەرزەکاتەوە. ئەم دیسکۆرسە عێراقیەتە مردمە ئێمە تهدیدەکە. عاملە ڕۆچوونە دیسکۆرسە عێراقیەت ناو مردمە ئێمە پارتی و یەکێتین و ئەمانە خەڵکی سلێمانی و هەولێر و دهۆک ئەکەنە عێراقیەکی تەواو، ئەیان کەنە عێراقیەکی تەواو و ئێوە ئاخیزە کوردەوارە سەربەخۆست کە بەر بە ئەمە ئێشێ بگرێت و نەهێڵێت کە خەلە قودرەت لە ناوە کووردا دروست بوێت و بتوانێت ئەم شتە بێسەر و بنە سازمانێکی بدات و بەرینتری بکە. لەزا نەفەستان درێژوێت، بازیەکە تازە خەریکە قۆڵتر ئەوێت و واردە فازگەلێ تر ئەوێت. هەروە کە واردە فازگەلە تر ئەوێت، مبارزەیە ئێوە ئێشێ ئەمیقتر بوێت، پان و بەرینتر بوێت و سەرەتاکانی کە داتان یاگە بیانوەنە بەر و ئەمانە گشتیان پرۆسەیە مردم سازی بوون، پرۆسەیە مردم سازی بوون و مردم بە زوهور ئەگات و ئێوە ئەمە ئەوێنن. ئەم ئیجماع فەسادە و ئەم فەسادە ئەقڵ ڕۆحە لە جێگەیەک ئەترازێت و ئەترازێت. بەرەبەرە ئێوە لەمە ببات شاهدن کە دیسکۆرسە ضد فەساد لە عێراقا ئەبێت بە قسەی بنیشتە دەمە ورد و درس. بەڵام بابزانن ئێوەیە کە یارمەتیتان نەدا کە لەم سەرزەمینە کوردەوارە مەتنە ئاخێز بڕوات، خەریکن ئەم خەڵکە ئێمە ئەخەنە باوەشە موقتەدا سەدر. بابزانن
وأم خلقه أويتو تشابلزاني وال أولا بارادايم شيفت 57 بو خميني تشابلي ليدا بابزانا مقتداي الصدر دروس حركة أكا وخريكة العراق ملت درتيريت نبا إجماع فسادة سرقل ساختة بلكو بيك دسكردنوي بيكرة عراقيات والرأس أو بيكرة ويسيانة للايانا خوي خريكة وكارك أما متعسفانة خلقي إيميشي لبربرتقة وخلقي إيميشي واتيا متعسفانة وتمام أو كرد بازاني وكرد بازي بزوان أكن أوان مقصر أم فزانة اختار إيمة جدي بقرن من بسبرو تحملو لقل إي وقصة أكم بسبرو تحملو هلسو كوتان لقلاكم حركتي كأي كم بو خلق كردوار تابزانيت إيمة نمان قركا حب بوغز بيتناوى مبارزة نمان قركا برخورد شخصي بهيش كسيك بكريت نمان قركا دسا حيج كردي بخوينا حيج كردي بروا بلام بزانن أمانة تومار أكريت أو قصاني وأمر مقتدى الصدر كردي تاريخ أسازيت تأثيري هز لبري مردمي فساد إيوة وقتيك أروات برو وإيوة بربس دروس أكن لبر آخي زيان ولبر مردم روج تنانيك ليتان أقوميت وكو قذافي تان بيتيتها وكو صدام حسين تان بيتيتها هواستان بويت أو كاراني مقتدى الصدر إيكا خوين فاسدين مباح أكاي وحالي تانية أو خريكا مردميك أسازيتها لأكثرية إجماع مردمو أو وقت فاسدين تاكو ترياك رياق هل أبروش كينن ويان بسينن وأما شمول إيويش أكاد أما بو معنانية مقتدى صدر بياي خاسيكا بو معنانية دلصوزة بو معنانية أخلاق مدارة مقتدى صدر قدرة أناسي أما بازية قدرته ناو فاسدين ياغا بيتانو تا أكثرية مردم لدورتان بتوريت أو جار حرب دست أو مردمو باسوانا كان خوتان ملتان أبروش كينن أي بسينن أو خريك واتان بيكا منيش خريك مواتان بيكم هواستان بويت سياس ون خوتان أدم موج قيامة آخيز أدن وآسان كاريبو أرتش كردان أكن جاهل ون خوتان حكم مرق خوتان أدن خوتان نابود أكن مطمئن بن وها اتفاقي بوتان أكفيت جا استبرون تحليل هاي الششمني بنج قران بكن لأوزاع عراق دا بزانم كوي أقرن حركة بعديتان بوينم بزانم إطارة تنسيقي وإيوتشي أكن دولت دانين بحركة بعديتان بويني لحرشي ميدان الدورياغن شكستيكي قورتان لأفكار عمومية عراق ومنطقة وردقة دابزانم حركتان چیە دوای ئەم گشتە تەجاوزەی کە پێتان کریاگە و شکستەی کە خواردەکتانە پڕڕوویە ڕۆن پارلەماندا ئەنێنە و نەخۆست وەزیر دروست ئەکەن ئێوە ئەتانوت انتخاباتە جەدید ناکەین انتخاباتە جەدید ئەکەن چی ئەکەن نەتیجەی انتخاباتە جەدیدیش قبوڵ ئەکەن واقعاً چی ئەکەن یا ئیشی بڕۆن دەوڵەت دابنین كبعدن الانتخابات بعديها النازم شو اتفاقين كفي بوتان حتما الانتخابات بعديها شكستيكي سنجين أخون يا إشي انتخابات الجديد قبول كان والانتخابات الجديدة حتما إشي نتيجة انتخابات قبول كان وبروسي إصلاح مردمة أكثريتي كتيتا بشتا غاية مقتدى صدر أو يأتر ساعة استا تيتا بشتي بتمام قدرات
وإيوە لە ڕێگەی مؤسساتە حکوومەتی و کولەن ئەخەسین، قانونەکەتان بۆ ئەگۆڕن، دەستورەکەتان بۆ ئەگۆڕن و دانە دانە ئەدرێنە دەستگاه قەزا و دانە دانە مەحکوومەکرین. درسە و مردمیش وا لە پشتە محاکمەکردنتانە. ئاوا هەم ڕواڵەتێکی سڤیلایزدە متەمەدنانە، هەم ڕواڵەتێکی دموکراسیانە و هەم ڕواڵەتێکی ئاوەنگاردبوون و پێشکەوتوانە لە مردمە عێراق موقتەدا سەدر نیشان ئەدا. ئیستە ئیتارە تەنسیقی ئاغایانە ئیقلیمە کوردستان چی ئەکەن؟ ئەوە ئاغای موقتەدا سەدر هەرچی بەڵا بوو و هەرچی تەعەدا بوو پێتانی کرد، تۆپەکەی فڕەدا زەمینە ئێوە لە ئەوج و قودرەت و لە دوور و ئەنواڕی پێتان چی ئەکەن؟ با ئێمە بوێنینەوە چی ئەکەن، ئێمەش خەریکن کارە خۆمانەکەین. هەرچەنێ مقاومەت لە بەرامبەرمانە بکەن، بربەسمان بۆ دروستکەن ئێمە گەورەترەوین. با سادە پێتان بێژمە دەرسە سیاسیتان پێ بم. من پێم خۆشە ئێوە بە جددی بەرەنگارە ئێمە بوونەوە. من پێم خۆشە ئێوە یارانە ئێمە بگرن بیان کوژن، بیکەنەو کارە بە دەسە خۆتان گۆڕ خۆتان ئەکەن، بیکەنەو کارە خەتا بکەن، ئشتبا بکەن. من ڕۆژە خۆی دەرسمدا وتم حاکمیەت جنایەت ئەکا ئشتبا ناکا. هەروە کە سەبارەت بە موقتەدا سەدر ئشتبا ئەکەن یەک لە دوای یەک و ئەو 20 هەنگاوا لە بەرگشتتان دانیشتنسە لە ناو تەلەڤیزیۆنە ئەحمەقانەکانتانە بە مفەسرینە ئەحمەقتان بێژن دووڕیاگە شێتە، وەلێ ئەوەی دووڕیاگە تۆی، ئەوەی دووڕیاگە تۆی. کاری مەکە بە فەرمانە موقتەدا سەدر خەڵکە هەولێر و سلێمانی پەتخاتە منە. بێڵە با ئێمە بتوانین لە مردمە خۆمان دفاعکەین. بینە کنارۆ ئێوە ئەدەدە ئەم کارە نیەن تا بینە قاقات زیکتانە بەستانە. خۆتانی شەزانن نیەن باز یەکتان دۆڕان دەگە. موقتەدا سەدر مردمتان لێ ئەکێشێتەوە کێشاگێسیوە. تەمامە ئەم بازیە ئەیکات، بازیە مردمەکە ئەیکات و تا ئیستە بردگێسیوە لێتان. بڕۆمزام حرەکەتە بەعادیتان چییە؟ ئەوە تەحلیلم کرد بۆتان، کاراسانی بۆتان کرد. فاسدینە دەوروبەرتان ناتوانێت تەحلیلی دروستان بۆ بکەن. ئەوە من تەحلیلی دروستم کەسە چیەکەن؟ ئەڕۆن تەسلیمە سەدرەون یا ئەڕۆن دەوڵەت تەشکیلە دەن؟ چیەکەن؟ انتخابات جدید دەکەن. دادەی بزانم حرەکەتە بەعدیە جدیدتان چییە؟ فقط بزانن ئەو موقتەدا سەدرە ڕۆژ بە ڕۆژ ڕۆژ بە ڕۆژ خەریکە زل و زل و زلتەراوێت، خەیلی خەریکە زلەوێت. ئەسڵ قابلە قیاس نیەتە کە یەک مانگە پێشا ماغا هەرچی بڕۆنە دواتر و ئەو زلتەراوێت. لایەوە خۆش.